ئەزان چۆنە بە بڕای من هیچ کاتێ پارتی نەیتوانێت بەتەنیا حکومەت پێک بێنێ ئەگەر لە ساسەی کورسەکانیش بێنێت دوو زۆرمانە ئەو پەڕی حکومەت دروست کە بڕۆتە هەولێر و بعد حکوم کە و یەکێتی منطقەی خۆی زین چۆنە بۆی ئەویان ممکن نییە ئەوە ممکن نییە ئەوەی کەنەوەی نوێ بەڕای من نەوەی نوێ ئەزان چۆنە سودمەندی ئەوڵ و ئەخیر لەمان ڕاستە یەکێتی پارتیوانە حاکم بوون وەر حاکمی ژەمانەوە بەڵام سودمەندی ئەوڵ و ئەخیر بەڕای من نەوەی نوێیە وەنەوەی نوێ من پێم وایە کە ئیسفادەی لەمە کردووە بە هەر دەری لێ بێ بۆی مەسەن هاوکاری کرابێت بۆی یا بەرحەڵ ینی دەڕێگە پروپاگاندەکە توانی بێتی بەشێ لە خەڵکەواشەکە بەڵام ئەو سودمەندی یەکەمە و ئەو زین چۆنە هاوڕێ بنان هەڵبژاردن دەورەیەکە پرۆسەیەکە گەورەترین درۆی تیاکرێت لە هەموو دنیا وایە گەورەترین درۆ لە هەڵبژارد ناکرێت گەورەترین درۆکرێت بۆی گەورەترین ڕێژە لە خەڵک چاواشە کرێ و دوای ئەوە کە تەواو بوو ئەچنۆ سەرینی خوان و هەمیشە بۆژوازی قسێکی ئەڵێ ئەمە تای هەڵبژاردنە تای هەڵبژاردن یعنی چی مەسەن تۆ دیقەت بە تۆ کاتێک کە مەسەن تووشی نەخۆشیە گەبی تاکەت بەرزە بێتەوە دوای کە چاک بوویتەوە تاکە ئەڕواد یعنی ئەوە تعبیری پروپاگاندی انتخاباتیەکەن ئەڵێ مە تای هەڵبژاردنە بۆیە گەورەترین درۆکەن گەوتین درۆ پەخشەکەنەوە بۆی زۆرتری خەڵک چاواشەکەن و بچندەنگوان بەو و ئەوان شەرعەتی خوانین کەن و لەم تەقسیمی دەسەڵاتە بەشیان هەبێت نەوەی نوێ بەشی هەیەتر